بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. کۆمەڵی ئیسلامی بە بەرنامەیەکی تۆکمە و کاندیدی بەهێزەوە بەشداری خولی چوارەمی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق دەکات. کۆمەڵی ئیسلامی بەڵێن بە خەڵکی کوردستان دەدات ئەگەر متمانەی زیاتری پێ بکەن لە داهاتوودا بە بوێرانەتر پشتگیری لە مافەکانی خەڵکی کوردستان دەکات. با میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی دارا محەممەد ئەمین کاندیدی ژمارە 2 لیستی 104 کۆمەڵی ئیسلامی لە پارێزگای سلێمانی لە هەولێرشەوە سعی تەرکی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان تاوتوێم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبینین. من کۆمەڵی ئیسلامی کوردستانم کۆمەڵی ئیسلامی کوردستان بە ڕازگۆیی و بوێری درێژە بە خەباتەکەی دەدات بۆ خزمەتکردنی خەڵکی کوردستان. یەکێک لە تایبەتمەندیەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەوەیە هێزێکی ئیسلامی ڕەسەن و هەڵقوڵاوی بارودۆخی کوردستانە و وابەستەی هیچ قوتابخانەیەکی دەرەکی نییە. کۆمەڵی ئیسلامی بەپێی قۆناغ و پێویستی گەلەکەی گۆڕانکاری بەسەر شێوازی خەباتیدا هێناوە. کاتێک لە سەردەمی بەعز میلەتی کورد پێویستی بە هێزی چەکدار و بەرەنگاربوونەوەی ستەمکاریەکانی بەعز بوو، سەرکردەکانی کۆمەڵ ڕۆڵی گەورەیان گێڕا لە خەباتی ڕزگاری خوازی گەلی کورد و لەو پێناوەشدا چەندین شەهیدی داوە. لە دوای ساڵی 2003 کاتێک کە ڕژێمی بەعز ڕووخە، کۆمەڵی ئیسلامی دەستی بە خەباتی مەدەنی و سیاسی کرد. کۆمەڵی ئیسلامی لە ژیانی سیاسی خۆیدا بە وێزگەی هەستیار و قۆناغی پڕ لە سەخت و دژواردا تێپەڕیوە، هەر لە شەیدکردنی مامۆستا عەبدوڵڵا قەسرێ لەلایەن هێزەکانی یەکێتی لە بازگەی تاسڵوجە و شەیدکردنی زیاتر لە 40 پێشمەرگە و کادری کۆمەڵ لە ناوچەی هەورامان لەلایەن هێزەکانی ئەمریکا و دەستگیرکردنی مامۆستا عەلی باپیر و ژمارەیەک لە ئەندامانی سەرکردایەتی لەلایەن هێزەکانی ئەمریکا لە ساڵی 2003. سەرەڕای ئاستەنگەکان کۆمەڵ بەردەوامی بە پرۆژەکەی خۆیدا. لە ساڵی 2005 کاتێک ئەمیری کۆمەڵی ئیسلامی لە زیندانی ئەمریکیەکان بوو، کۆمەڵ داوای لەلایەنە سیاسیەکانی کوردستان کرد بەشداری بکات لە لیستی هاوپەیمانی کوردستان بۆ پەرلەمانی عێراق، بەڵام داواکەی کۆمەڵیان ڕەت کردەوە. هەندێک هێز بە کۆمەڵیان وت ئێوە کۆتاییتان هات. دوجار کۆمەڵی ئیسلامی بەسەر بەخۆی بەشداری هەڵبژاردننی پەرلەمانی عێراق و پەرلەمانی کوردستانی کرد و توانی 2 کورسی پەرلەمانی عێراق و 6 کورسی پەرلەمانی کوردستان بەدەست بێنێت. کۆمەڵ لە سەرەتای کار لە پەرلەمانی عێراقەوە بەڕازگۆیی و بێوێرانە داکۆکی لە مافەکانی خەڵکی کوردستان کردووە. یەکەم پەرلەمانتاری کوردیش کە لە بەغداد شەهید بوو، مامۆستا محەممەد سەنگاوی پەرلەمانتاری فراکسیۆنی کۆمەڵ بوو. لە سەرجەم خولەکانی پەرلەمان، نوێنەرانی کۆمەڵ لە پەرلەمانی عێراق نمونەی کەسانی ڕازگۆ و بەرگریکاری سەرسەخت بوون لە مافەکانی کورد. لە خولی یەسای پەرلەمانی عێراقیش فراکسیۆنی کۆمەڵ زۆر ڕازگۆیانە و بێوێرانە داکۆکی لە مافەکانی خەڵکی کوردستان کرد. لەبەر متمانە نەبوون بە حکومەتی هەرێم، فراکسیۆنی کۆمەڵ ڕاشکاوانە داکۆکی لەوە کرد پارەکە نەدرێت بە حکومەتی هەرێم و ڕاستەوخۆ بدرێت بە فەرمانبەران. لەسەر ئاستی کوردستانیش کۆمەڵی ئیسلامی و فراکسیۆنەکەی لە پەرلەمانی کوردستان بە بوێرانە و ڕازگۆیانە کاریان بۆ خەڵکی کوردستان کردووە. کاتێک پرسی سەرۆکایەتی هەرێم و داخستنی پەرلەمان لە ساڵی 2015 هاتەکایەوە، کۆمەڵ لە سەرزاری ئەمیرەکەیەوە ڕایگەیاند کێو بجوڵێت ئێمە ناجوڵێن و پاشەکشە لە هەڵوێستی خۆمان ناکەین. دەرەنجام کۆمەڵ قسەکانی خۆی بردە سەر و نەبووە پاش خۆی دەسەڵات و بەتوندی دژایەتی خۆی بۆ داخستنی پەرلەمان و درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکایەتی هەرێم دەربڕی. فراکسیۆنەکانی کۆمەڵ لەسەر ئاستی عێراق و کوردستان تاکە فراکسیۆنن، بە یەکڕزی ماوەتەوە و پەرد نەبووە و پارە و پۆست و دەسەڵات لە خشتەی نەبردوون. خاڵی یەکەم لە بەرنامەی کار خوێندنەوەی نامەی سەرۆک مەسعود بارزانی کە ئاڕاستەی پەرلەمانی کوردستانەوە کراوە. لەلایەکی ترەوە کۆمەڵی ئیسلامی لە پرسی سەرۆکایەتی هەرێم و پەرلەمان لەسەر ئاستی سەرکردایەتی و فراکسیۆن و جەماوەرەکەی یەک هەڵوێستیان هەبووە. لەسەر ئاستی ڕاگەیاندنیش کۆمەڵی ئیسلامی کوردستان وەک خاوەنی یەکەمین کەناڵی ئاسمانی ئیسلامی کوردستان لە ڕێی کەناڵی پەیام بەردەوام گەندەڵی و خراپەکاریەکانی دەسەڵاتی خستۆتە ڕوو داکۆکی لە مافەکانی خەڵکی کوردستان کردووە. لە هەمان کاتدا بەرنامەی بەخشینی بۆ هەژاران و لێقەوماوان لە کەناڵی پەیام دامەزراند و لە ماوەی 9 ساڵی ڕابردوودا هاوکاری هەزاران کەسی کەم دەرامەتی کردووە و نەخۆشخانەی بەخشینیشی بۆ خزمەتی هاوڵاتیان دامەزراند. لە ڕووی پەروەردە و بانگەوازیش کۆمەڵی ئیسلامی کوردستان هەزاران خەڵکی دەستپاک و ڕازگۆی پێشکەشی کۆمەلگا کردووە. لەم هەڵبژارنەشدا چاوەڕێ دەکرێت ژمارەی دەنگەکانی کۆمەڵی ئیسلامی زیاد بکات بەهۆی هەڵوێستە ڕاشکاوانەکانی و ڕەگەڵ دەسەڵات نەکەوتن و مانەوە لە بەرەی گەلدا.
جارێکی تر سڵاوتان لێبێت بەڕێزە سوپاس بۆ میوانەکانمان مامۆستا بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین سەرڕای ئاستەنگ لە ژێنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان بۆچی بەردەوام پرۆژەی کۆمەڵی ئیسلامی گەشەی کردووە بەنای خۆی بەشندەی میهرەبان سوپاس بۆ بەڕێستان و بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پێم کۆمەڵی ئیسلامی یەکێک بە لەو حیزبە سیاسی ڕەسەنانەی هەرێمی کوردستان کە ڕۆژ بە ڕۆژ بە قۆناغی زۆر سەختا تێپەڕیوە بەڵام ڕۆژ بە ڕۆژ گەشەی کردووە بەرەو پێش چووە متمانەی خەڵقی زیاتری بەدەستهێناوە سەرڕای قەیرانی زۆر و ڕوبەڕووبوونەوەی مەترسی زۆر و تۆمەت بۆ دروستکردن و کێشە بۆ دروستکردن و لەم پەردانان لە ڕێگای بەرەو پێشوونی کۆمەڵی ئیسلامی بەڵام سوپاس بەخوای پەروەردگار کۆمەڵ توانی هەموو ئەم قۆناغە سەخت و دژوارانە ببڕێ بە ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێش بچێەوە ببێتە هیوا و متمانەی خەڵکی کوردستان بەڕاستی خۆشحاڵیە بۆ کۆمەڵی ئیسلامی کوردستان لە حیزبێکەوە کە خەباتی شاخی هەبوو دواتریش دەستی کردو بە خەبات دوای ڕوخانی ڕژەم دەستی کردو بە خەباتێکی مەدەنی ڕۆژ بە ڕۆژ دەنگدان لە دەنگدانە ڕێژەی دەنگەکانی زیادی کردووە هیلایەنەکانی دەسەڵات بە هەموو ئیمکانیات و پارەیەکەوە بەرەو کەم هاتوون ئەم بەرەو پێش چووە و کۆمەڵی ئیسلامی توانیوێتی ڕۆژ بە ڕۆژ زیاتر بچێتە ناودڵی خەڵکەوە زیاتر جێگای متمانەی خەڵک بێ کە من پێم وایە ئەمە کارێکی ئاسان نەبووە بۆ کۆمەڵی ئیسلامی کوردستان لە کاتێکە دژایەتێکی زۆر کراوە لەلایەن دەسەڵاتەوە لەلایەن حیزبەکانی دەسەڵاتەوە لەلایەن زلهێزەکانی دنیاوە لەسەر و هەمویانەوە ئەمریکا بە لێدانی بنکە بارگەکانمان و شەیدکردنی دەیان پێشمەرگەی ئێمە و جیرانی مامۆستا عەلی باپیر و ئێمە لەگەڵ جەنابی مامۆستاوە و هەموو شارێک لەلایەن ئەمریکەکانەوە لەسەر مابوو بەڵام سەربەرزانە هیچ کەسێکی کۆمەڵی ئیسلامی لە پاسەوانێکەوە تا شۆفێرێک هەمووی خۆگر بوو بەوەی کە تا گاتە جەنابی مامۆستا ئامادە نەبوون ئیمزای بکەین بۆ ئەوەی کە دڵی ئەمریکەکان خۆشکەین کە مەمای سەربەرزی کۆمەڵی ئیسلامی بووە لە هەمان کاتیشا سەدان کادری ئیسلامی لە هەرێمی کوردستان ڕوبەڕووی زیندان و ئەشکەنجە و ئازار و ئاوارەی و دەربەدەری بۆتەوە بەڵام کۆمەڵی ئیسلامی هەرچۆکی نەدا ئەو ڕەوتەی خۆی نەگۆڕی نا لە کاردانەوەیە بوو بە بزوتنەوەیەکی تونڕە و کاری تیرۆریستی بکە و نا وازی لە ڕەسەنایەتی و مەبادیئی خۆی هێنا یعنی ساوابەتی خۆی لەدەستدا و بەردەوام بوو لە ڕێبازی خەباتی سیاسی مەدەنی کە بۆ خۆی ئەوە شتێکی زۆر گرنگ بوو من پێم وایە ئەو هەنگاوانەی کۆمەڵی ئیسلامی ناوێتی و ئەو سەرکەوتنانەی بەدەستی هێناوە دەگەڕێتەوە بۆی کۆمەڵی ئیسلامی حیزبێکی ڕەسەنی کوردستانیە حیزبێکە لەسەر بنەمای ئیسلامەتی دروست بووە کە دینی زۆرینەی خەڵکی کوردستانە و ئەم دینە دینی خەڵکە کەلتوری خەڵکە وەتە عورف و عاداتی تەقالیدی خەڵکیش و هەروەها لەسەر بنەمای کوردایەتی و خزمەتکردن بە خەڵکی کوردستان و دڵسۆزی بۆ خاکی کوردستان کە ئەمە دوو بنەمای گرنگن یعنی هەم دین هەم ژینی خەڵکی پشتگوێ نەخستووە دواتریش کۆمەڵی ئیسلامی حیزبێکی سربەخۆ بووە نەکەوتۆتە ژێر انتیداب و حیمایە و ڕێعایە و با بڵێن ژێردەسەڵاتی هیچ وڵاتێک و هیچ حیزبێک و هیچ گروپێک و بەڵکو سربەخۆ کاری کردووە سربەخۆیی هەبووە لە فکرە سربەخۆیی هەبووە لە بڕیاردانە سربەخۆیی هەبووە لە کارکردنیە و دەرەنجام ئەوانە بوونە خاڵی بەهێزی مانەوەی زۆر باش بۆ منە دوای 2023 بە تایبەتی لە 2005 ئەو کاری چی بوو کە هەندێک خەڵک پێیوا بوو تازە کۆمەڵی ئیسلامی نەماوە بۆ منە ئێوە داوا ئەو کاتیکەوە لەگەڵ مامۆستا و کۆمەڵێک لە سەرکردەکان دەستگیر کران دوای ئەوە کۆمەڵ داوای لێکردن بۆ پەرلەمانی عێراق بێکەوە لیسپێک بین ئەو کاتە باسییان لەوە کرد کە کۆمەڵ نەماوە بەڵێ من لە ڕاستیدا ئێمە لە زیندان بووین بەڵام ئەوەی من بیستم دواتر ئەوە بوو کە پلانەکە لەلایەن کۆمەڵی ئیسلامی لەبەرەوەی حیزبێکی ڕەسەن بوو چۆکی دانەداوە نە بۆ ڕژێمی بەعەس نە بەڕاستی بۆ دەسەڵاتێکی ملهوڕی دیکتاتۆر کە حکمی میلیشیا بێ لە هەرێمی کوردستان و کۆمەڵی ئیسلامی زوڵم و ئیستەمی لێکرا کەوتە نێوان بەرداشی یەکێتی و جەماعەتی ئەنسارولیسلام و لەو بینەیە کۆمەڵی ئیسلامی تۆمەتبار کرا و کۆمەڵێک تۆمەتی گەورە لەسەر کۆمەڵی ئیسلامی وای کرد لەگەڵ ڕوخانی ڕژێمە بنکە بارگەکانی ئێمە بکەونە بەر پەراماریەوان دواتریش ئێمە لەگەڵ مامۆستایە بە پیلانێکی ناجوامێرانە زیندانی کراین و کادرەکانیشمان لە دەرەوە لەلایەن دەسەڵاتی کوردیەوە جارێک کە ڕوبەڕووی زیندان و ئەشکەنجە بوونەوە
بەشێک لە بارگاکانمان داخرا هەموو ئەمانە بۆ نەهێشتنی کۆمەڵی ئیسلامی لەسەر ساحەکە و بۆ کەپکردنەوەی ئەم دەنگە ڕەسەنە کە دانزانی فیالەن ئەمانە کاریگەری هەیە لەسەر ساحەی کوردستانی بەڵام هەموو ئەم هەوڵانە بە شکست کۆتایی هات ئەوە بوو کە طبعاً بە جارێک تاوانبارکردنی کۆمەڵ بە گروپی تونڕە و ئێرهابی و بە تۆمەتی جۆرا و جۆر وای لێ هاتبوو حیزبە کوردستانیەکان ئامادە نەبن لەگەڵ ئێمە دانیشن لەگەڵ ئێمە هاوپەیمانی بکەن لەگەڵ ئێمە بە لیستێک هەڵبژاردن بکەن هیچ حیزبێک بەڵێ هیچ حیزبێک ئامادەیەوەی تیان نەبوو بەڵام خۆشبەختانە خەڵکی کوردستان بەڕاستی زانەی کۆمەڵ حیزبێکی مەزلوم و مستەضعفە پشتیوانیان لێکردوە بە دەنگی خۆیان سەلماندیان خەڵک پێوا بوو کۆمەڵ ئیسلامی کورسیەک نایێنێ بەڵام 6 کورسی پەرلەمانی ئەو کاتەی هێنا بۆ هەرێمی کوردستان بەڵێ سوپاس دەکەم مامۆستا دواتکەڕێم لای بەڕێزەکە بچینە هەولێر لای مامۆستا سەعید مامۆستا زۆر سوپاس بۆ بەڕێزیشتان سەبارەت بە مەسەلەی تایبەتمەندیەکانی کۆمەڵی ئیسلامی بە تایبەتی لە ڕووی سیاسیەوە چیەوە بۆچی گرینگە خەڵکی کوردستان بە سیرکردنی تایبەتمەندی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان دەنگ بەو هێزە بدات سڵاوی خۆی گەورە لە جەنابەت و لە بیسەران و بینەرانی کەناڵی ئاسمانی پێیام لە میوانە بەڕێزەکەت سەرەتای هەموو شتێک کۆمەڵی ئیسلامی بە سیاسەتێکی سەرڕاستانە ئیشی کردو کاری کردووە بڕاشی بە سیاسەتێکی دووفاقی نەبووە و پێم وایە هەموو جەماوەری هەرێمی کوردستانیش ئەومان بۆ بدەن کە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی لە سەر سیاسەتێکی ڕاست و دروست ڕۆیشتون و بەردەوامیش بەڕاستی پەیڕەوی سیاسەتێکی ڕاست و دروستمان کردووە وەلا هەم لە پەرلەمان هەم لە حکومات هەم لە نێو خەڵک هەم لە نێو جەماوەرەوە جا بۆیە ئەم سیاسەتەی ئێمە بەڕاستی بوویتە شتێکی گەورە بوویتە هەڵوێستی گەورە بۆ کۆمەڵی ئیسلامی جا گرینگە حیزب ئەگەر بێت و سیاسەتی لەگەڵ هەڵوێستەکانی یەک بگرێتەوە یان سیاسەتی لەگەڵ کارکردن یەک بگرێتەوە پێم وایە ئەم حیزبە ئەبێتە حیزبێکی سیاسی سەرڕاستی دروست جا ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی حیزبێکی سیاسی ڕاست و دروستین بە هیچ شێوەیەک ئێمە نهاتوین بەڕاستی خەڵک بە هەڵبخڵەتێن خوا نەخواستە بمانەوێت زۆرێک لە سیاست بکەین لە ژوورە داخراوەکان و لە دەرێژ زۆرە سیاسەتێکی تر بکەین ئێمە یەک سیاستمان پەیڕەو کردەوە ئەوی سیاسەتی ڕازگۆیی و دەستپاکی و بوێری بووە بەڵێ مەبەستان لەوە چێکەوە ئیزدیواجێتان نەبووە لە هەڵوێستی سیاسی لە هەرێمی کوردستان ئێمە بینیمان لەو سەردەمەی لە ئەو سەردەمانی کە ڕۆژن زۆر لاەن و حیزب هەبوو مەڕاستی وەکو بڵێ ئانویست خەڵک هەڵخەڵەتێنن موجامەلەیان لەگەڵ خەڵکە کرد لە کۆبوونەوەکان شتێکیان نەکرد و کاتن لە کۆنگری ڕۆژنامەوانیەکان لە دەرەوە سیاسەتێکی تریان پێڕە قسەیەکی تریان نەکرد ئەمە بەڕاستی ئەمە شتێکی زۆر خراپ بوو پێشمەوە بوو خەڵکیش بینی و خەڵکیش ئاگادار بوو و ئەو هەموو دەرهاویشتە خراپانی کە ئێستا ئێمە لە ناو هەرێمی کوردستان تێدا ئەژین و لە وەزع خراپە هەموو ئەو سیاسەتی ئەو لایەنە نەبوو کە بەڕاستی سیاسەتی دووفاقییان ئەنجام داوە سیاسەتێکیان ئەنجام داوە کە ڕازگۆ نەبوون لەگەڵ سیاستی خۆیان و زۆر جار خەڵکیشیان بەوە هەڵخەڵەتاندووە کە سیاست بریتێ لە فڕتوفێڵ سیاست بریتێ لە درۆدە لەسەر سیاست بریتێ لە قۆڵبڕینی خەڵک کە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی پێمان وان نییە کە سیاست بریتی لەو زۆرە شتانی کە خەڵک لە سیاست دوور بێخەوە پێمان وە سیاست بریتی لە مەبادی لە پرانسیپی ڕاست و دروست پێمان وە بە سیاست بریتێ لە ئەخلاق پێمان بووە بۆ سیاست بریتێ لە ڕازگۆیی بەڵام ئەوانەی کە بەردەوامی ویستویانە سیاست بشێوێن و سیاست ناشرینکەن بۆ ئەوەی خەڵک وا گومان کە هەر حیزبێکی سیاسی دروست ببێت بریتێ لە حزب دوو لە ڕووی ئێمە بریتێ لە حیزبێکی درۆزن حیزبێکی قۆڵبڕ حیزبێکی دووفاق بەڵام ئەمە زیاتر بۆ ئەوانە دەگەڕێتەوە کە بەردەوام ئەو کارە خراپیان ئەنجام داوە بەردەوام سیاستیان واوێ ناکردووە بە شێوازێکی وا ناشرین کە خەڵک دوورکەوێتەوە لە سیاست وای لێبێت کە خەڵک ڕقی لە سیاست بێ وا بیرکات کە خەڵک بە ئامادە نەبێ بەڕاستی ئیش بکات بۆ دەسەڵات ئامادەن پێی وا بێ هەر کەسێ بچێتە سەر کورسی دەسەڵات هەمان سیاسەتە گەندەڵ و سیاسەتە چەوتەکەی وانی دەبێتن بەڵێ بەس مامۆستا پێ دوایە کە بەرز دەڵێەوە بە ڕازگۆیانە کارتان کردو 4 ساڵی ڕابردوو بە تایبەتی دوای قسە لەسەر عێراقیش دەکەین بەس بە تایبەتی بۆ هەرێمی کوردستان چ لە مەسەلەی سەرۆکایەتی چ لە مەسەلەی نەوت چ لە مەسەلەی پەرلەمان تاقیکردنەوەیەکی گەورە بوو بۆ هێزە سیاسیەکان بەڵێ پێم وا بووە زۆر لەو حیزبانە خوان دۆڕاند لەو مووقیفانە کە هاتنە پێش بینیمان
کە سیاسەتی هەموارکردنەوەی یاسای هەرێم کاتە پێش کۆمەڵی ئیسلامی بەڵام چۆن توانی بەڕاستی بە هەڵوێستی مردانە خۆی لێ ڕزگار بکاتن و بەردەوامیش دژی هەموارکردنەوەی درێژکردنەوەی یاسای سەرۆکاتی هەرێم بێ بەڵام خەڵکانی تر وانە بن خەڵکانی تر بە شێوازێکی تر تەعاملیان کرد بە شێوێک لە شێوەکان کە بووڕاستی بووە جێگەی گاڵتە زاری خەڵک گاڵتەیان پێ ئەکرد ئەمە لە خاڵێکی تر دیسان مەسلەی نەوت و شەفافیەت و داهات کۆمەڵی ئیسلامی بەردەوام دژی شاردنەوەی قوتی خەڵک بووە دژی شاردنەوەی ئەو داهاتە بووە کە کەس نەیدزانی بۆچێ ئەڕات بۆ کوێ ئەچی بەردەوام پەرلەمانتارەکانمان بە دوواداچوونیان کردووە پرۆژیان هەبووە بەردەوام لەسەر شاشەکانی تەلەڤیزیۆن و لە ڕاگەان لە سیمینارەکان بۆ خەڵکیان ڕوون کردوتەوە کە چۆن ئەو پارە دەدزرێت چۆن ئەو پارەیە بەهەدەر ئەدرێ کەس نازانی چۆن ئەو داهاتە دەفرۆشرێ بۆ کوێ ئەچێ بۆ کێ سەرف ئەکرێت بەردەوام پەرلەمانتارەکانی کۆمەڵی ئیسلامی لەم حاڵەتە چاکانەدا بوو بەردەوام هەڵوێستی مەردانیان هەبووە ئەندام پەرلەمانەکانی کۆمەڵی ئیسلامی لە هەموو بوارەکان جا بۆیە ئێمە زۆر بە مەردانە بەڕاستی لێی نەجات بووین و بە هیچ شوێک ئامادە نەبووین سازش لەسەر هیچ هەڵوێستێکی خۆمان بکەین و بە هیچ شێوەیەک ئەندام پەرلەمانەکانیشمان هەمویان بە یەک تیم کاریان کردووە بە هیچ شێوەیەک هیچ ئەندام پەرلەمانێک خوا نەخواسە لا ڕێدا نەڕۆیشتووە بە شوێنێکی وادا نەڕۆیشە جێ یان خوا نەخواسە پارە تەسیری تێ بکات سەروەت تەسیری تێ بکات مەنسەب تەسیری تێ بکات شتی وانە بۆ بە هیچ شێوەیەک بەڵکو پەرلەمانتارەکانمان زۆر بە جەریئانە زۆر بە لێهاتووی دژی ئەم هەموو ستەمکاریە وەستاونەوە لە هەموو بوارەکان بەڵێ سوپاس دەکەم مامۆستا دووەترگرم و لە بەرز مامۆستا سپارت بووی کە لە پرسیارشم لە مامۆستا سەعید کرد 4 ساڵی ئایندە لەسەر ئاستی کوردستان تا چەند تاقیکردنەوەیەکی سەخت بوو ئایا کۆمەڵی ئیسلامی توانی لەو تاقیکردنەوەیە دەربچێ مەسەلەن لە ڕووی تایبەتمەندی سیاسیەوە و هێزێکی سیاسی ینی 4 ساڵی ڕابردوو بەڵێ 4 ساڵی ڕابردوو بەڵێ وەڵام پێم وایە کۆمەڵی ئیسلامی هەر لە سەرەتاوە سەرەتای دروستبوونیەوە چەند ڕوبەڕووی زۆر ئەسەنگی گەورە بووە بەڵام ئەم ئەسەنگانە وای لێ نەکرد کە کۆمەڵی ئیسلامی ئەو پرانسیبانەی لەسەری دروست بووە لێلادا بۆ نمونە ئێمە دەسەڵاتی کوردی زوڵموستەمێکی گەورەی لێکردین زوڵموستەمی چی لێ زوڵموستەمێکی گەورەی لێکردین کاتێک کە راپۆرتەکانیان دەدا بە هێزەکانی ئەمریکا و ئەمانە دژی ئەمریکا دەجەنگن بۆ ئەوەی خەڵقی ئەمە شەهید بکرێ راپۆرتەکانیان دەدا بە ئەمریکا بۆی ئەمە زیندانی بکرێن و پێمان بڵێن ئێوە دەسەڵاتی کوردی ئەم راپۆرتانەیدا بە ئێوە خەتەرن لەسەر هێزەکانی ئەمریکا لە زیندانەوە بەڕاشکاوی پیانوتین هێزی کوردی معلومات هێزی کوردی دیاریکرا و دەسەڵاتدار لە کوردستان پێی وتوین کە ئێوە هێزێکی پڕمەترسیدارن ئێمە لەسەر راپۆرتەکانیەوە کارانەمان کردووە دەسەڵاتی کوردی لە هەمان کادا سەدان کەسی ئەمەی خستە زیندانەوە بارگاکانی داخستین هەموو ئەم کارانەی کرد لەگەڵەوەشا لەگەڵ یەکەم هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە ساڵی 2005 کاتێک کە نوێنەرەکانی کۆمەڵ دەردەچن لە بەغدا ناچن لیستێکی سربەخۆ بەکاربێنن بۆمان دروستکەین ئێمە لیستی سربەخۆمان دروست نەکرد چوینە ناو لیستی هاوپەیمانی کوردستانیەوە ئەگەر هەر حیزبێکی سیاسی بۆ ئەوەی نەدەکرد بەس ئێمە ئەوانەمان وەلانا لەبەر پێناوی لە پێناوی بەرژەوەندی کووردا وتمان با کورد لیستەکەی بەهێز بێ و با بەرژەوەندی کورد لە بین نەچێ با ئێمە یەک هاوپەیمانەتی بەهێز بین و داواکردنی مافەکانی خەڵکی کوردستان لەبەرەوەی هێشتا سەرەتای نووسینەوەی دەستور و سەرەتای گۆڕانکاریەکانە لە عێراقا کۆمەڵ چۆنەوە هاوپەیمانی کوردستانیەوە دواخولی دواتریش تەبان ئێمە هەر بۆ ئەوەی بەرامبەر بە ناحەزانی خەڵکی کوردستان بۆی مافەکانی خەڵکی کوردستان پارێزراو بێ بۆ ئەوەی ئەو مافە دەستوریانە جێبەجێکرێ بە هەمان شێوە ئێمە پشتیوانی هاوپەیمانی کوردستانیمان کردووە کە دوو حیزبی دەسەڵات لە بەغدا بەڕێیانەوە بردووە بۆی بتوانین کار بکەین بۆ خەڵکی کوردستان لە کاتێکە هەموو بەرژەوەندەکانی حیزبی ئێمە حسابیان بۆ نەکردوین هیچ پۆستێک لە بەغدا بەشەکانی کۆمەڵ کووە لەم هەموو پۆستە دیبلۆماسی و حکومی و ئیداریانەی لە عێراقا تەوزیا کراون ئەم دوو حیزبەکە یەکێتی و پارتی نایانگوت کۆمەڵی ئیسلامی ئەوان بە چەند کورسێکەوە لەگەڵ ئێمە بەشدارن بە پێ ڕێژەش بێ بە لەو پلۆپۆستانیان بدرێتێ بەس ئێمە بازمان لەوانە هێناوتمان مادام بەرژەوەندی خەڵکی کوردستان لەوەیە قۆناغێکی گرینگە کۆمەڵ ئەوەی کردووە بەلە سەر ئاستی کوردستان بۆنم لە 4 ساڵی ڕابردوو پێجوان تا چەند مەسەلەن یاسای سەرۆکایەتی پەرلەمان تاخیرنەوەیکی دێموکراسی یاسە سەروەری بۆ هەموو هێزە سیاسەکان ڕووی هێزە سیاسەکانی جاونویستم بڵێم ئێمە لەو کاتەوە کۆمەڵکە ئەو هەڵوێستانەی بۆ لە پێناو بەرژەوەندی خەڵکی کوردستانەوە هەم بەرژەوەندەکانی خۆی وەلاناوە دواتریش کاتێک کۆمەڵی ئیسلامی ئەگەر هەر بە نمونە 4 ساڵی ڕابردوو وەربگرین و پێش 4 ساڵی ڕابردووش کە زانیوێتی ئەم دەسەڵاتە
لە ڕاستیدا تەنها مافیایە و فێڵ لە خەڵکی کوردستانەکە و داهاتەکەی ئەدزێ و قۆرخی ئەکا و ئەیبا و خەمی میلەتی لانیە ئێمە قۆناغێک ئۆپۆزیسیۆن بوونمە هەڵبژار کە فشاری زۆر گەورەمان لێکرا دوای وتمان با بەشدار بینەوە بەڵکو بتوانین ئەم جارە لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە هێزێکین قووەت و هێزێکمانەیە لە پەرلەمان و لە حکوومەتا گۆڕانکاری بکەین بەڵام کاتێک کە زۆر هەوڵماندا و زانیمان بربەستەکان زۆر قورسن ئەم دەسەڵاتە ڕۆچۆ تا بینە قاقاوە ئامادەی گۆڕانکاریتیانە جارێک کەشکشینەوە ئامادە بوون واز لە حکوومەت بێنین واز لە هەموو بەرژەوەندەکانی خۆمان بێنین و وەزیرەکانمان دەست لە کار بکێشنەوە و کاتێکیش کە پەرلەمان پەکخرا بە ئێمە پەرلەمان کاراکرایەوە سکرتێری پەرلەمان ئەندامی کۆمەڵی ئیسلامی بوو دەیتوانی بە سکرتێر و جێگرەکەی پەرلەمان کاراکەنەوە بەڵام سکرتێری پەرلەمان ئامادە نەبوو زۆر داوامان لێکرا بەڵام کۆمەڵی ئیسلامی کارەمان نەکردەوە لەبەرەوەی پێمان وابوو پەرلەمانی کوردستان مؤسسەیەکی شەرعی دامەزراوەیەکی شەرعیە هەموو خەڵکی کوردستان دەنگی پێداوە بە هەموو لایەنەکانەوە کە دەنگیان هێناوە ڕێککەوتنێک کراوە هەر کەسە بە پێی دەنگی خۆی سەرۆکوەزیران لە پارتی دیموکراتی کوردستان بێ هەموو لایەنەکان لە پەرلەمان دەنگیان پێداوە ئەنجا بۆ بە سەرۆکوەزیران ئەجینا نەدەبوو بە تەنیا بە 38 دەنگی پارتی نابێ سەرۆکی پەرلەمان لە بزوتنەوەی گۆڕان بێ هەموو لایەنەکان دەنگی پێ بدەن بە تەنیا بزوتنەوەی گۆڕان نابێ بەپێی تەوافقاتێک کراوە سکرتێری پەرلەمان بە تەنیا بە کۆمەڵ نەدەبوو بەپێی تەوافقاتێک کراوە کەوا بێ ئەم سەرۆکی پەرلەمانە زۆرینەی ئەندامانی پەرلەمان کە دەنگی کۆی خەڵکی کوردستانەدانراوە ئەم مواسسە شەرعیە کاتێک دەسەڵاتێک دێ بە بڕیارێکی تاگلایەنە بە بڕیاری یەک نەفەر چەند پۆلیسێک ڕێ لە سەرۆکی پەرلەمان دەگرێت دەیگەڕێنێتەوە ئەوە بێحورمەتیکردنە بە کۆی دەنگدەرانی خەڵکی کوردستان بێحورمەتیکردنە بە خەڵکی کوردستان کە مواسسەیەکی وا شەرعی داخات لەبەرەوە بەڕاستی تاوانە مواسسەیەکی ئاوا کۆمەڵی ئیسلامی بچێ زیندوی کاتەوە وەکو وایە خیانەت لە دەنگدەرەکانیشی بکە کۆمەڵی ئیسلامی بەڕاستی بەرژەوەندەکانی خۆی وەلانا ئامادە نەبوو ئەو پەرلەمانە کارەکاتەوە بەرژەوەندێکی دەست دەکەوت دەگەل لەگەڵ دەسەڵات ڕێککەوتپە بێگومانە ئەگەر بەرژەوەندی مادی بیویستایە ئەگەر وەزارەت و پۆستی بیویستایە ئەگەر بە پێدانی پۆست بواە پارە بواە هەموو ئەم شتانە بواە درا بە کۆمەڵی ئیسلامی بەڵام کاتێک کۆمەڵی ئیسلامی هەموو ئەمانە وەلا دەنێ لەبەرەوەی کۆمەڵێک مەبادیئی هەیە ئێمە نە ئیسلامەتی نە کوردایەتی نە سیاسەتی ئێمە ڕێگامان پێ نادا شتێک لە بەرژەوەندی خەڵکی کوردستان نەبێ باشە گەل لە ئێستاوە ڕێگا بدەین گەورەترین دامەزراوەی شەرعی لە کوردستانە پەرلەمانە ئاوا باسانی پۆلیسێک بتوانێت دای بخە ئەی دوایی حاڵی ئەو میلەتە چۆن دەبێ ئەی کامەیە ناوی سەروەری یاسایە ئێمە زۆر جار پرەنسیبێکمان هەیە لە ئیسلام ئەیڵێنەوە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دوایەوەی ئافرەتێک دزیەکەوانەوە واسە بکەن بۆ بەردانی پێمان ئەڵێ هۆکاری لە ناوچوونی هەموو نەتەوە و گەل و دەسەڵاتێکەوەیە کاتێک خاوەن دەسەڵاتەکان دزی و تاوان و جەریمە و تاوانەکەن سزان بەسەرا ناسەپێنن کاتێکیش بێ دەسەڵاتەکان تاوانەکان سزان بەسەرا سەپێنن یعنی یاسا سەروەر نییە هەموو کەس گردنکەچی یاسا نییە فەرمی هەموو نەتەوەکانی پێشوو بەوە لە ناوچوون ئەگەر ئێمە جواب بکەین لە ناوەچین لەبەرەوە فەرمی ئەگەر فاتیمەی کچی محەممەد دزی بکات دەستی بڕم یاسای بەسەرا تەطبیقەکەم ئێمە کابینین لە وڵاتە یاسا سەروەر نییە پەرلەمان داخرێ بەبێ ئەوەی کە مەحەقی تکەکرا بە زۆرینەی دەنگی پەرلەمان سەرۆکی پەرلەمان لابەرن کۆمەڵی ئیسلامی پشگیریەوەی نەکردنی هێش پەرلەمان کارا بێتەوە و کۆمەڵی ئیسلامی ئامادە بوو لە حکوومەت پاشگەز بێتەوە کۆمەڵی ئیسلامی نەچووە ئەنجومی باڵای ریفراندۆمەوە چکە پێی وابوو ئەم ریفراندۆمە ئامادەکاری بۆ نەکراوە ئەم ریفراندۆمە لە بارودۆخێکا کرێ پشتیوانی دیبلۆماسی نێودەوڵەتی لێ ناکرێ ئابووری هەرێم لەو پەڕی لاوازیدایە دراوسەکانی عراق ڕێگە پێ نادەن کێشەی ناوخۆیمان حەل نەکردووە سوپای یەکگرتومان نییە کۆمەڵ لەگەر ئەوە نەبوو ئەم ریفراندۆمە بکرێ و زۆر هەوڵ درا بەڵام ئامادە نەبوو بچێ دەرەنجام ریفراندۆمەکە کرا قسەکەی کۆمەڵ دەرچووکە سەرکەوتنی بەرەزنێن سپاس دەکەم مامۆستا سعیدەگە بگەرم وڵای بەڕێزت سەبارەت بە هەڵوێستە سیاسەکانی 4 ساڵی ڕابردوو بە بۆچوونیەوە ئەگەر هێزەکانی تریش بۆ نمونە 4 هێزبەیەکەوە پرۆژە یاسای سەرۆکاتی هەرێمیان هەبوو ئەگەر لێک نەترازابان لەسەرەوەستی خۆیان بمابانەوە دۆخی خەڵکی کوردستان پێ دوایە پاشەکەوتی موچەشی بە دووادانە دەهات دەسەڵات ینی ئەم ڕێگایی بۆ خۆش نەدەبوو ئەگەر هەموو هێزەکان تا کۆتایی ڕێگا بەیەکەوە بووان حتمما پێم وایە ئەگەر بێت و ئەو سوار لایەنە بەردەوام بە لەسەر ئەو پرۆژە و پشگیری یەکتریان کردبا بە هیچ شێوەیەک ئەو هەرێمی کوردستان تووشی ئەو نەهامەتیە و وەزع نەدەهات بەڕاستی یعنی ئەوەی کە ئەو وەزعی دروست کرد پێم وایە دوو لەلایەنەکانی تێدا بەرپرسیارن لەوەی کە کۆمەڵی ئیسلامی و گۆڕانیان بەجێهێشت
لەناو ئەو وەزع و ئەو قەیرانە تەنها ئەوانمانەوە دیفاعیان لەم درێژکردنەوەی یاسای سەرۆکاتی هەرێمان دەکرد کە بە هیچ شتێک نابێت درێژ بکرێتەوە دژی وەستانەوە کە نابێت یاسای سەرۆکاتی هەرێم درێژ بکرێتەوە بەڵام ئەو بەڕێزانەی کە وازیان هێناوە کە چوونە لەم پرۆژێ بەڕاستی خەڵکیان تووشی ئەم قەیرانە کرد وە خەیر کە خەڵکیان تووشی نەهامەتی کرد وە خەڵکیان تووشی ئەم هەموو وەزع برسیەتی کرد ئەوان تێدە بەرپرسیان بە دەرەجە یەک چونکە لەبەر ئەوەی هەمومان ئەزانین پارتی بەڵێ لەسەر ئەوەی کۆک بوو لەسەری مستەر بوو کە دەبێت سەرۆکاتی هەرێم درێژ بکرێتەوە یاسایەتی سەرۆکاتی هەرێم و نابێت بە هیچ شێوەیەک دەستکاری بکرێتن و بەلای پارتی و هێڵی سوور بوو کە بێت باسی سەرۆکاتی هەرێم بکرێت بەڵام ئێمە وەکو ئەو چوارلایەنە ئەو یاسامان ئەو پرۆژەمان تەقدیم کرد و ئەو پرۆژەمان پێشکەش کرد پێم وایە بۆ ئەگەر یەکترمان بەجێنێژ با لە ناوەندی ڕێگا پێم وایە بۆ ئێمە سەرکەوتوو ئەبووین ئەمانتوانی ئەو وەزعی کە ئێستا هەرێمی کوردستان تووشی بووە ئەو وەزع دروست نەبێ ئەو خەڵکە نەجات بدەین ئەو خەڵکە ڕزگار بکەین و کۆمەڵێک پرۆژەی گەورەش بەڕاستی دروستکەین لەو هەرێمی کوردستان و بتوانین ئەم هەموو یاسە و ئەو هەموو سیاسەتی کە ئێستا لە هەرێمی کوردستان پێڕەو دەکرێت بەڕاستی خەڵکی لێ نەجات بکەین خەڵکی لێ ڕزگارکەین بەڵام جێگەی داخە بەڕاستی کە ئەوانەی ئەم بەڵێ ئەوانەی کە ئەم وەزعیان دروست کرد ئەوانەی بەڕاستی کۆمەڵی ئیسلامیان لە ناوەندی ڕێبەجێهێشت ئەمانە بەڕاستی ئەمڕۆ دەبێت پێم وایە دەبێت خەڵک بێتن حەکەم بێ لە بینی ئێمە و ئەوان کە چۆن ئەم وەزع دروست بوو لەسەر حیسابی کێ دروست بوو چێ دروستی کرد چکە ئەمەش ئەساسە زەگەر حیزبێکی دەسەڵات وەزعێکی دروست کرد کۆمەڵە خەڵکانێکیش پشتگیریان کرد کۆمەڵە حیزبێک پشتگیری کرد پێم نازانم دەبێت لەگەڵ حیزبی دەسەڵات چه فەرق و جیاوازیەکیان هەبێ کاتێککە ئەم خەڵکیان تووشی ئەو هەموو نەهامەتیە کرد و ئەوەی کە بینیمان لە پەرلەمانی کوردستان لە درێژکردنەوەی یاسای سەرۆکاتی هەرێم بە چ شێوازێک هەندێک بوو بە نیوەی هەندێکیان بەشداریان نەکرد هەندێکیان بوو بە کۆمەڵێک شتی بەڕاستی کێشەی زۆر دروست بوو زۆر دروستکرا ئەمە ئەو نەهامەتیە کە ئێستا ئێمە هەرێمی کوردستان تێدا ئەژین و ئەو وەزعی درێژکردەوەی ئەو وەزعەیە کە لەو کاتیەوە دروست کراوە بەس مامۆستا بۆ نمونە دەنگدەرانی کوردستان پێتان وایە دەکرێت ئەم هەڵوێستانەی کۆمەڵ بکەن بە بنەما بۆ عێراقیش بیکەن بە بنەما ئەو هەڵوێستایی کە بەڕێز دەڵێ ڕازگویانە و بوێرانە لەگەڵ پرۆژەکانی لەگەڵ خەڵکی کوردستان بووە بەڵێ پێم وایە چکە ئێمە وەکو سەرەتا باسم کرد ئێمە زۆر بە ڕازگۆیی و بە سەرڕاستانە ئیشکاری خۆمان کردەوە بە ڕازگۆیش بە ڕاستی پشتیوانی خەڵک بووینە بەردەوام لە بەرەی گەڵ میلەتدا بووینە بەردەوام ویستومەنە ئەو مافە سەرەتایانە بۆ خەڵک بجێڕینەوە جا بۆیە پێشم وایە دەبێت ئێستا خەڵکیش لەبیر نەکات و بزانین چێ بوون ئەوانەی دیفاعیان لەو خەڵکە ئەکرد چێ بوون دیفاعیان لەو مەزلومە ئەکرد چێ بوون بەردەوام ئیشیان دەکرد لەسەر ئەوەی کە قوتی خەڵک نەبڕدێ کە بەڕاستی قوتی خەڵک نەبرێتە ناوگەمەی سیاسی ئەمە کۆمەڵی ئیسلامی بوو پێم وایە زوڵمێکە لە کۆمەڵی ئیسلامی دەکرێت ئەگەر خوا نەخواستە لەبیر بکرێت ئەو هەڵوێستانی کۆمەڵی ئیسلامی لەبیر بکرێت ونیان کۆمەڵێک دیعای کە لەسەر کۆمەڵی ئیسلامی دەکرێت خەڵکانێک بۆ پروپاگەندانە باوەڕ بکەن چکە بینیمان لەو 4 ساڵی کە ئێمە لە پەرلەمان ئەو 4 ساڵی کە ڕۆی کە ئێمە لە پەرلەمان و لە حکومەت بووین خەڵک ئێمەی بینی کۆمەڵی ئیسلامی بینی دەبێت پێم وایە دەبێت بە ویژدانانە حکوم بدا لەسەر هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی لەسەر سیاستی کۆمەڵی ئیسلامی لەسەر کار و چاڵاکی کۆمەڵی ئیسلامی لەسەر پرۆژەکانی کۆمەڵی ئیسلامی لەسەر بەرەبوونی کۆمەڵی ئیسلامی لە بەرەی خەڵک ئەمە دەبێت خەڵک بەڕازگویانە بەڕاستی دەنگ بۆ کۆمەڵی ئیسلامی بداوە دەشمەوێت لێرە بەڕاستی خەڵک ناومێد نەبێت لەوەی کە دیعا دەکرێتن و تەزویر دەکرێت و دەنگدانیش ئەم جارەش هەر بەڕاستی هەمان وەزعی جاران دروست دەبێتەوە پێم وایە ئەوە زیاتر حیزبە دەسەڵاتدارەکانن دەیانەوێتن ئەم خەڵکە مەئیوز بکەن دەیانەوێت خەڵک بێئومێد بکەن بەڵام من لێرەوە بە خەڵک ئەڵێم ئەتوانین سەتا نۆهەتی بەڕاستی ڕێ لە تەزویر بگرین کە پێشتر سەتا تەزویر دەکرا بەڵام ئێستا بۆ معلوماتی هەمولایەک خەڵکیان ناردوتە وڵاتان خەڵکیان نێرداوەتە دەرەوە بۆ ئەوی چۆن تەزویر بکرێت لەو سیستەمەی کە ئێستا دروست کراوە لە دەتوانن برێن لە شارەکان کۆبوونەوە ئەکرێت لە شوێنەکان چۆن بتوانن تەزویر بکەن بەڵام ناتوانن تەزویر بکەن زۆر ئەگەر بتوانین سەتا دەیان سەتا پێنجیان دەیە کە ئەمەش بەڕاستی زۆر کە لاواسترین تەزویرە بۆیە من لێرەوە بە خەڵک ئاڕێم بە خەڵک هیچ تر بێ ئومێد نەبێ بێ هیوا نەبێ خەڵک بێتم بەڕاستی دەنگ بدا بە خەڵکانی دڵسۆز بە خەڵکانی ڕازگۆ بە ئەوانەی کە خاوەن هەڵوێز بوون ئەوانەی کە لە بەرەی گەڵدا بوون ئەوانەی کە دژی ستەم کاری بوون بەڵێ سپاس دەکەین مامۆستا بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێک و دەکەین وڵاتە
تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. فێستیڤاڵی بەهار بەهارێک لە هەرزانی کۆمپانیای ئەتڵەس لە ئەسیل باوکاری ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی. فێستیڤاڵی بەهار لە ژێر دروشمی بەهارێک لە هەرزانی لە پێشەنگای سلێمانی نێودەوڵەتی لە تاسموجا ئەنجامەدا. لە فێستیڤاڵی بەهار کۆمپانیای ئەتڵەس لە ئەسیل گەورەترین بازاڕ بۆ بازرگانان و کۆمپانیا نیشتیمانیەکان ڕێک دەخا بە نرخێکی هەرزانتر لە بازاڕ خزمەت با وڵاتیان دەکا. فێستیڤاڵی بەهار بەهارێک لە هەرزانی. گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی. گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی. هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە. لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە. لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان. ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا. گروپی کۆمپانیەکانی نوێکار. کۆمپانیای دنیا دیکۆر بۆ هەموو کارێکی دیزاین و دیکۆرات. کۆمپانیەکەمان ئامادەیە بۆ کاری دیزاین و نۆژەنکردنەوە و جێبەجێکردنی ڕووکاری دەرەوە و ناوەی بینا و پرۆژەکانتان با سوودوەرگرتن لە باشترین ستافی جێبەجێکار و با سەرپەرشتی ئەندازیاری شارەزا با بەکارهێنانی مەوادی سمنتبۆرد، ئەسترۆپۆل، سەقفی مەغریبی، کاغەزی دیوار، تەختەی ئەرزی، سرێتی واڵ و چەندین دیکۆری تر. لە ئێستادا دەتوانن زەویەکانتان ڕادستی ئێمە بکەن با کەمترین کات و بە باشترین کوالیتی کارەکانتان جێبەجێ دەکەین. ناونیشان سلێمانی شەقامی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. کۆمپانیای دنیا دیکۆر بۆ هەموو کارێکی دیزاین و دیکۆرات. کۆمیلی نیشانی بەرزی کوالیتی و ڕەسەنایەتی لە بەرهەمهێنان. بەرهەمەکانی کۆمیلی شامپۆی قژی کۆمیلی بە پێکاتە تایبەتەکەی هۆکارە بۆ بژانەوە و بریقەدارکردن و بەهێزکردنی ڕێگەکانی قژ. جۆرەکانی شامپۆی قژ بۆ قژی ئاسایی و چەور و وشک و دژە کڕێش و قژی بخۆرکە بۆ یەکراو. جۆرەکانی کلینەکسی تەڕی کۆمیلی بۆ بەکارهێنانی ڕۆژانە، پاکەرەوەی لەش، پاکەرەوەی ماکیاژ کە توانایەکی بەهێزی هەیە لە لابردنی ماکیاژ و مادەی وەتەرپروفی ناو ماکیاژ بەبێ جێهێشتنی هیچ موادێکی زەیتی. شامپۆی خۆشتن و دەستشتنی کۆمیلی پێست بۆن خۆش و نەرمەکە. کرێمی دەست و دەموچاوی کۆمیلی لە 100% زەیتی زەیتونی سروشتی تیا بەکاراتوە. پێستە وشک و زبرەکانی دەست و قاچ نەرم و زیندووە کاتەوە. زۆرینەی بەرهەمەکانی کۆمیلی لە 100% زەیتی زەیتونی سروشتی تیا بەکاراتوە. گۆڵدن ئای بریکاری سەرەکی بەرهەمەکانی کۆمیلی. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێ سنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 0770 224 75 74 یان 0750 194 36 37. فانسینێت. ئەزانن چیا ئەسپیڕەش سەرچاوی چێژە و ڕەونەقدار و گەش بەراکەت و خێر پێویستی ماڵە وەرن لای ئێمە بانە بن بێبەش برنج و ساوار شعری ئەو چایە ماش و نیسکونۆک ڕۆن و لۆبیایە ئەسپیڕەش تەنیا و بێوێنە و جیایە چی خواردن هەیە هەمووی مالایە لێندە هەرزانە کەس نابێ بێبەش کوالێتی بەرز و تام و بۆنی خۆش بەرهەمە شازەکانی ئەسپیڕەش بەرهەمە شازەکانی ئەسپیڕەش بەرهەمەکانی گروپی ئەسپیڕەش. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت.
جارێکی تر سڵاوتان لێبێت بەڕێزان مامۆستاگەرێک بەرەم لای بەڕێزت ئەگەر بە کورتی قسە لەسەرەوە بکەین زۆر جار بەرپرسانی هەرێم لە ئاستی کوردستانە باسییان لەوەرە لە کۆمەڵ تێناگەنەوە نازانن لە کۆمەڵ لە چینی گەرا لەسەر ئاستی کوردستان دوایی باسی ئەوش بکەین ئێوە لە داهاتوو دەتانەوێت چی بکەن بە تایبەتی کە ئێستا بەرنامەتانەیە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق نەڕاستی لە ئەوە تۆمەتێکی زۆر بێمانە و من پێم وایە قسەیەکی زۆر نادروست و نامەنتقی کاتێک لاندێک بەرپرسانی هەرێم دەمبیست یان دەمانبیست دەهەنگوت کۆمەڵی ئیسلامی داوا چیەکە پیان وا بوو بزوتنەوەی گۆڕان لەبەرەوەی سەرۆکی پەرلەمانەکەی دەرکراوە ئەوە دژایەتی دەسەڵاتەکە کۆمەڵی ئیسلامی داوای چیەکە کۆمەڵی ئیسلامی داواکانی کۆمەڵی ئیسلامی داوای 5 ملیۆن خەڵقی کوردستانە کاڵێ کوا قوتونانی ئێمە داوای کۆمەڵی ئیسلامی داوای هەموو خەڵقی کوردستانە کە دەنگی داوای کوا سەرۆکی پەرلەمانەکەی دەنگمان پێدا داوای کۆمەڵی ئیسلامی داوای خەڵقی کوردستانە کاڵێ کوا سەروەری یاسا داوای خەڵقی کوردستانە ئاڵێ کوا داهاتی ئەم وڵاتەتان بۆ کوێ برد داوای خەڵقی کوردستانە ئاڵێ کوا ئێمە لە وڵاتێک ئاژین ناوی عێراقی فیدراڵە هاوشێوەکانی ئێمە موچەی تەواو وەرەگرن مامۆسایەکی زانکۆ لە سڵا 25 موچەکانەدایە کۆمەڵی ئیسلامی ئەوێت ئەم پارانە بۆ کوێ ئەبن بۆ نایهێننەوە داوای کۆمەڵی ئیسلامی ئەوە بۆی وت کە کاتێک سەرۆکی هەرێم ماوەکەی تەواو بووە بۆچی کۆتایی پێنایەنێ بۆ هەڵبژاردن نەکرێ کۆمەڵی ئیسلامی ئەوێت کە زۆرینەی پەرلەمانتاران داوای گۆڕینی یاسای سەرۆکایەتی هەرێمەکەن بۆ ناگۆڕێ کۆمەڵی ئیسلامی دەنگی ئەو هەموو خەڵکە بۆ کە ئێستا ناڕازیە لە دەسەڵات کە ئێستا هەموو حیزبەکانی تر لەبەر هەڵمەتی هەڵبژاردن ئەوانش کە لەگەڵ دەسەڵات بوون بە حیزبەکانی دەسەڵاتیشەوە ئەیانەیە بڵێن حکوومەت کەم و کوڕی هەبە بۆی جارێکتر خەڵک بخەڵەتیان بەس کۆمەڵی ئیسلامی هەر سەرەتا دەرکی بەوە کردووە کە ئەم دەسەڵاتە بۆ خزمەتی خەڵک نەهاتووە جا دەسەڵات پێی بڵێ نازانم چیەوێ کۆمەڵی ئیسلامی خۆی زۆر چاکەزانێت چیەوێ کۆمەڵی ئیسلامی ئەو داوایانەی هەیە کە هەموو خەڵکی کوردستان ئێستا هەیەی پاریش داوای کۆمەڵ بووە پێراریش داوای کۆمەڵ بووە پێشتریش هەر داوای کۆمەڵ بووە لەبەرەوەی هەڵقڵاوی ناخی خەڵکەکەی بۆ ئایندە کۆمەڵی ئیسلامی ئێمە پێمان وایە ئێمە کاتێک کە شەڕی ئەم دەسەڵاتەمان کردووە لە بەغدا شەڕی دەسەڵاتی بەغدامان کردووە بۆ داکۆچی لە مافە دەستوورەکانی خەڵکی کوردستان لە کوردستانی شەڕی ئەم دەسەڵاتەمان کردووە بەڕاستی ئێمە ناتوانین یەک حەقیقەت هەیە بیشارینەوە بین تەنها لە کوردستان شەڕی دەسەڵات بکەین و لە بەغا بێدەنگ بین یا لە بەغا شەڕی بەغدا بکەین و لێرە بێدەنگ بین ئێمە پێمان وایە ئەوەی مافی خەڵکی کوردستانی پێشێل کردووە دەسەڵاتدارانی کوردستانن پاشان دەسەڵاتدارانی بەغدان هەردووکیان وەکو یەک تاوانبارن بەرپرسن کۆمەڵی ئیسلامی لە هەردوو لایەن تەمان هەڵوێستی خۆی هەبووە و هەڵوێستەکانی ڕوون و ئاشکرا دەربڕیوە و هەر لە هەر شوێنێکیشا هاوسەنگانە بڕیاری داوە گەر پێی وابوو بێ حەق لەلایەکە حەقی و تۆ بە پێی یاسا و دەستور و دەقەکانی زۆر وازەح و ڕوون و ئاشکرا بۆ ئایندە ئێمە پێمان وایە دەبێت نوێنەری خەڵک بین خەڵک چیتر بەلایەوە نوێنەری ڕاستەقینێت چییە بۆ بەڵای ئێمە من ئێستا پێ دەڵم ئەبێ ئێمە نوێنەری خەڵک بین بەوەی داواکانی خەڵک تێبگەین چییە و بزانین دەردەکە چییە تا بە دوای عیلاجا بگەڕێت ئێمە زانین داواکانی خەڵک ئەو داوانەی تەنهاوی لە دەستور هاتووە جێبەجێ بکرێ خەڵک داوای نیە شایستە داراییەکانی وەرگێ کەرامەتی بۆ بگەڕێتەوە مافی هاوڵاتی بوونی هەبێ ناوچە کوردستانیەکان بە پێی مادەی 140 چارەسەر بکرێ و پاشان میلیشیان ئەمێنێ یاسا سەروەر بێ هەموو ئەمانە ڕوون و ئاشکران کاتێک کام داوایانە هەیە کۆمەڵی ئیسلامی پێشتر بەرگری لێ کردووە و ئێستاش باوەڕی وایە وەکو ئەو خەڵکە کۆمەڵ خۆشی زوڵمی لێکراوە هەموو ئەندامانی کۆمەڵی وەکو هەموو هاوڵاتیان بە بەرپرسەکانی شەو زوڵمیان لێکراوە ئەزانین کێشەکان چییە و دەزانین چارەسەرەکە لەکوێیە ئەزانین چارەسەرەکە ئەوەیە کە دەبێ هەرێمی کوردستان پابەند بێ بە دەستورەوە و ناکرێ ئەم نەوت و دارایی و سامانە بفرۆشێ و ئاشکراینەکە و دەبێ بەغداش پابەند بێ بەوەی کە خەڵقی کوردستان مادام هەرێمێکین لە عێراق هەموو ئەو مافانەی بۆ دانیشتوانی بەسرا و بەغدا و مووسڵ دابین کراوە بۆ هەرێمی کوردستانی دابین بکرێ ئەمەش بە چی ئەکرێ ئەمە بەوە ئەکرێ کە ئێمە لە پەرلەمانی ئایندە بتوانین هێزێکمان هەبێ با بڵێن کوتلەیەکی بەهێزمان هەبێ کوتلەیەکی پەرلەمانی بەهێز بتوانین ئێمە نوێنەری خەڵقی کوردستان بین ئەمەش بە چی ئەکرێ یەکەم
بە خەڵقی کوردستان ئەکرێت لە دەنگدانە چۆن بڕیارەدەن چونکە تا ئێستا یەکێتی و پارتی لە بەغدا زۆرینەن بە پێی هەڵبژاردنەکەی جاری پێشوو کراوە ڕاستە بەشێکی تەزویرە بەڵام بەشێکی زۆری خەڵک کوردستان دەنگی پێداون ئێمە پێمان وایە جارا معادلەکە ئەگۆڕێ بۆ ئێمە هاتوین یەکێک لە با بڵێن لە سیاسەتەکانی کۆمەڵی ئیسلامی کە پەیڕێوی کردووە لە پێناوی بەرژەوەندی خەڵکە بەرژەوەندیەکانی خۆی واز لێ هێناوە هاتووە هاوپەیمانێتی کردووە لەگەڵ هەر هێزێکە پشگیری خەڵکی کردوێ هاوپەیمانێتی لەگەڵ دەسەڵاتە ئەگەر کردی بێشتی بۆی کردووە کە خزمەتی خەڵکە بەس کە زانیوێتی نایکا پاشەکێ لەگەڵ کردووە لە بەغدا لەگەڵ دەسەڵات هاوپەیمانەتی کردووە لە سەرەتای دروستبوونی پەرلەمانی کوردیەوە بۆی کوردستان ئێمە یەک کوتلەی بەهێز بین بەرامبەر بە خەڵکی تر لە بەغا تا مافەکانی خەڵکی کورد وەرگرینەوە بەڵام هاتووە لەگەڵ ئەم حیزبانەی ترە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان و لەگەڵ هاوپەیمانەتی بۆ دیموکراسی هاتوین بەیەکەوە لیستێکمان دروست کردووە لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم پاشانیش وتومانە ئەمەین دەنگانەی لە کوردستانی ژەیهێنین دوای هەڵبژاردن پێکەوە هاوپەیمانەتێک دروست دەکەین بۆی هەمومان ببینە کوتلەیەکی بەهێز ئێمە نوێنەرایەتی خەڵکی کوردستان بکەین بۆ مەبەستە داوامان لە یەکگرتووی ئیسلامی کردووە و من لێرەوە هیوادارم هەموو ئەم لایەنانە بە کۆمەڵی ئیسلامیش و بزوتنەوەی گۆڕانیش و هاوپەیمانیش و پاشانیش یەکگرتووی ئیسلامی و تەنانەتنەوەی نوێش کە کورسی هێنا ئامادە بن پێکەوە ئەگەر دڵسۆزی خەڵکی کوردستان و دایانەوێ گۆڕانکاری لەم دەسەڵاتە ببێ دەبێ ئەمان ببنە بەدیل و نوێنەری خەڵک لە بەغدا و ئەمان ئەوش بە خەڵک ئەکرێت دەنگیش بە ئێمە بدا ببینە زۆری نەبووی ئێمە نوێنەرایەتی خەڵک بکەین لە نێو کۆمەلگای نێودەوڵەتی لە بەردەم ئەوانە و لە بەردەم پەرلەمانی عراقیشە ئێمە زۆری نەبین و چیکە ئەم دەسەڵاتە وەکو هەدیە ئەم حیزبە سیاسیانە نەیدەنەوە یەکێتی و پارتی لە بەغا بە خۆیان پۆست دانێن سەرۆک کۆماردانێن جێگری سەرۆک وەزیران دانێن وەزیردانێن هەرچی دایانێن خۆیان داینێن ئێمە کاتیەوە هاتووە بیکەین من چونکە نیگەرانم لەوەی لایەنێکی سیاسی دێ لە کوردستانە دروست ببێ بڵێ بە تەنیا خۆم هەم و بە تەنیا منم کەسی چی نەکردووە ئەم لایەنە ئەگەر کورسیەکیش بێنێ تەنها کورسیەک 30,000 دەنگ لە خەڵکی کوردستان بە فیڕۆدا چونکە ناتوانێت هیچ گۆڕانکاری بکە ناتوانێت ڕوبەڕووی یەکێتی پارتی بێتەوە ناتوانێت نوێنەرایەتی خەڵکا لە بەغدا ئیتر بە تەنیا تۆ چۆنەتەوێت کێشەی خەڵک چارەسەرکی سپاس دەکەم مامۆستا سەعیدێک بگەرم و لای بەڕێز سەبارەت بە بەرنامەی کۆمەڵی ئیسلامی بۆ پەرلەمانی عێراق پێتان وایە دەتوانرێت ئەگەر بەرنامەی کۆمەڵ جێبەجێ بکرێت کێشەکانی خەڵکی کوردستان چارەسەر بکرێت بە تایبەتەوەی کە پەیوەندی بە مەسەلەی موچەوەیە پەیوەندی بە مەسەلەی خاکەوەیە و پەیوەندی بە موچەی پێشمەرگەشەوەیە؟ بەڵێ ئێمە پێمان وایە ئەو بەرنامەی کە ئێمە بەڕاستی هەمانە بۆ پەرلەمانی عێراق بەڕاستی بەرنامەیە کە لە خزمەتی خەڵک و هاوڵاتیدا لە خزمەتی هەرێمی کوردستاندا لە خزمەتی مەبادیئی هەرێمی کوردستاندا لە خزمەتی خاکی هەرێمی کوردستاندا پێمان وایە ئەگەر بێت و ئەو بەرنامە پەیڕۆ بکرێتن ئێمە وەکو هەرێمی کوردستان لەو قەیرانە ڕزگارمان دەبێتن لەبەرەوەی چکە هەم دیفاع لە موچە و بودجەی خەڵکەکە هەم دیفاع لە خاکی هەرێمی کوردستانەکە هەم دیفاع لە پێشمەرگە ئەکاتن و هەر هەوڵێشدا بەڕاستی پێشمەرگە بێتە پێشمەرگە بەڕاستی میلیشیات نەبێت پێشمەرگە سەر بە هیچ کرد لایەنێک نەبێت پێشمەرگە ببێتە ڕسمیاتی خۆی وەربێ لە عێراقەوە و عێراق بتوانین سەرپەرشتی بکاتن و بڕیارەکان لە عێراقەوە دەربچن و شایستەداریەکانیش وەکو عێراق و وەکو باقی بەشی سەربازی عێراق وەرگێتن ئەمە بەرنامەی کۆمەڵی ئیسلامیە پێم وایە هەر هەموو لە خزمەتی هاوڵاتیدا هیچ لە خزمەتی کۆمەڵی ئیسلامیدا نییە چکەمە سەرەتا باسمان کرد ئێمە کۆمەڵ بۆ ئەوەی دروست بکە خزمەتی خەڵک بکە بەردەوامیش لە خزمەتی خەڵکدا دەبێتن و بەردەوامیش دژی ئەو کەسانە دەبێت کە دانێ و ئەو خەڵکە تووشی نەهامەتی و تووشی وەزعێکی خراپ بکەن بەڵێ بەس بۆ پەرلەمانی عێراق ئێوە چاوەڕێی دەنگی زۆر دەکەن بە تایبەتی بۆی هەڵوێستەکانتان هەم لە 4 ساڵی ڕابردووە لەسەر ئاستی کوردستان هەم لەسەر ئاستی عێراقیش چاوەڕێی دەنگی زۆر دەکەن ئێوە لە خەڵکی کوردستان؟ بەڵێ ئێمە لە هەرێمی کوردستان حیزبێکین بەڕاستی هەین و جەماوەرێکی زۆریشمان هەیە و پێشمان وایە ئەم جارە دەنگێکی زۆرە دێنین
ئەگەر بێت و فرتوفێڵیش نەکرێت و باسم کرد فرتوفێڵ زۆر بەکەمی ئەکرێ لە پەرلەمانی عێراق و پێمان وایە دەنگێکی زۆر دێنی لە هەرێمی کوردستان چکە خەڵکانێکی زۆر پشتگیریمانەکەن خەڵکانێکی زۆر دڵی بە ئێمە خۆشە بە کۆمەڵی ئیسلامی خەڵکانێکی زۆر بەڕاستی دڵی بە هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی خۆشە کاتێک کە ئەچی ئەدوێنی و قسەی لەگەڵ ئەەکەی بڵێ ئەم خەڵکە خۆی لە یەکلا کردوێتەوە کە دەنگ بە کۆمەڵی ئیسلامی بداتن و ئامادەش بێ بەڕاستی دیفاع لەم کۆمەڵە بکاتن جا بۆیە ئەمە پێمان وایە بڵێ کۆمەڵی ئیسلامی کورسەکانی زیاد دەکات کۆمەڵی ئیسلامی دەنگێکی زۆر دێنێ لەبەرەوەی چکە بەردەوام کۆمەڵی ئیسلامی لە پێشەوە بووە لە پێش هەموو کەسێک بووە ئەگە بە فیدایی بە گیانی خۆش بیتن بەڕاستی دیفاعی لە خەڵک کردووە ئامادە بووە بە هەموو شێوەیەک دیفاع لە مافەڕەوەکانی خەڵک بکاتن و بە هەموو شێوەیەک ئامادەیە ئەگەر بێت و خوێنی شویستی بەڕاستی خاک و میلەت و خەڵک کۆمەڵی ئیسلامی ئامادە بووە و بەردەوامیش ئامادە ئەبێتن و هەموو دنیا شایدی هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامیە بەڵێ کۆمەڵی ئیسلامی کورسەکان زیاد دەکاتن و کۆمەڵی زەروری شەبەڕاستی خەڵکیش ئیتر ئەوانەی کە تەجروبەیان کردو ئەوانەی کە چەندین ساڵە بە ناوی کوردەتی بەڕاستی خەڵکیان تووشە ئەوە نەهامەتێ کردو ئیتر بەبەست بێ خەڵکی هیچتر بەڕاستی ئەوانە هەڵ نەبژێرتەوە ئەوانە جارێکی نەبنە نوێنەری خەڵک چکە پێم وایە نازم ئەوانە بە چ ڕوویەک ئەچنە و لەگەڵ عێراقدا دادەنیشن و کاتێک لێرە بڕیاری ڕیفراندۆم ئەدەن و پێیان وایە ئیتر دەبن بە دەوڵەتی سەربەخۆ و ئیتر دواتر 150 خاکی هەرێمی کوردستان لەدەست ئەدەن و دواتر ئەم خەڵکە تووشی ئەو وەزعەکەنی تر بە 5-6 مانگ جارێک موچەیەک ئەدەن بە خەڵک نازم بە چ ڕوویەکەوە ئەچن بۆ عێراق بە چ دیعایەکەکەن چ هەڵوێستێکیان هەیە تا دیفاع لە هەڵوێستەکانی خۆیان بکەن و بە خەڵک بڵێن دەنگمان پێ بدەن ئەوە ئیتر پێم وایە کۆتایی هاتووە و وەزع پێم وایە بەڵێ کۆمەڵی ئیسلامی دەنگی زۆریش دێنی و ئێمە پشت ئەستورین بەخوای پەروەردیگار لە پاشان بە جەماوەری خۆمان و بەو میلەتە کوردێکە بەردەوام لەگەڵ ئێمە بوون ئێمە لەگەڵیان بووینە بەڵێ سوپاس مامۆستا خولەکە بە کورتی کاتمان نەماوە شتێکت ماوێت والله منەوەی کە هەمە بە خەڵکی کوردستان بڵێم من گەشتبینم بەوەی کۆمەڵی ئیسلامی دەنگێکی باش دێنێ و تاکە حیزبێکە ژمارەی دەنگەکانی زیاد دەکا لە هەموو لایەنانەی پێشتر بەشداریان کردووە و چاوەڕوانی ئەوەشین بەڕاستی خەڵکی کوردستان گوێ بە پروپاگەندەی ئەوانە نەدا پیاوەکانی دەسەڵات بە تایبەتی لە ئەنگرانی یەکێتی و پارتی دەڵێن ئەم حیزبانە فەرقیان نییە بۆی دزبوون ببێ لە ناو ئەو خەڵکەیە لە ڕاستیا دیارەکێ سەرەت و سامانی ئەم وڵاتەی بردووە و کێ تەخشان و کوشانی کردو و کێش بەرگری لە خەڵک کردووە هیوادارین لە سندوقەکانی دەنگداندا متمانە بدەن بەو کەسانەی کە بەرگریان لێ کردوون تا لە 4 ساڵی داهاتوو ئەم واقعیان بۆ بگۆڕن بە واقعەیەک کە خزمەتی خەڵک زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێزان مامۆستا دارە محەممەد ئەمین کاندیدی ژمارە 2 لە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی لە پارێزگای سلێمانی هەروەها لە هەولێرەوە مامۆستا سعید تەرکی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ ئەو کارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ